بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم، كتابي مدارج السالكين زاناي بايبرز ابن القيم رضا رحمة خويلي بنوسيتي شرحي كتابي كي زور عظيم إمامي هروي كردوا كيك كلك جور بياوكاني أهل التصوف. ابن القيم رضا رحمة خويلي بلم كتابا منازل كاني أهل خواناسي دياري أكا لكواي لشبليكاي أفرميك لبلكاني خواناسي بريتيا منزليك لمنزل كان بريتيا منزلة الثقة بالله، شان متماند بخواه جل جلاله. تصور كان بيننا في الشاي وخوتان منالك بشوك بدسي باوكي هشتا هيج فاميكي نيه ام باوكي فري اداب اسمانا بي اكني هتا وكوچوك زور متماني باوكي هي ازاني باوكي ايغريتو خو اگر كسي كثير امي لقلابكا تون دسي كسكا ايغرينا يلا مجال نادا بلا متماني بهر كسي كبو باساني فري اداب اسمانا او بي اكني حتى اكيوتو سردس منالك لمالو أشياء دروا متماني هيك لمالو بارزراوا بوي هر قرفتي كشيء كبير رأك أخويا كتو مال جاري لقب منال الشركات كزوري بويد اكسر تقل درجة مالو أخويا كتو مالو درجة داخل شويني أميني أو متماني هي لو شوينا بارزراوا يان جاري وهي كاتي خواردن زور نزيق بوتوا أم من الله هيج بينادات شو كأزاني كسك هي وزور متماني هي كخواردني وأمادك لأخوي باشتر متمانبون بخوا جل جلاله زور قوري بير كانوا إبراهيم عليه السلام آقريان كردو توا دارهن وأوردو دا قرمي أكن أجل واستاوا هيج نترسيكي هي نغميكي نبجاريكي هيج أي خلنا آقرو زور بس سهلو هي مني شو زور متماني بخواه. سيري موسى كان عليه السلام يعني بير كانوا لدايكي موسى لقصي موسى دايكي موسى زور قرنقا يعني دايكي موسى رب العالمين إلهامك أن ريتنا وضلي كأمنا نطبخرنا والدرياو يعني كشتني من عليك أي هناس أي خاتنا ودارك وتوزق قيرك اللي أدى فرياتنا ودرياك سري أو متمانيك بأخوة جل جلاله يقيني هيك أخوانا يفوتين سري جوتيارك أمن دي يقين بأخوة هي أوقن مجوانا باري بيدا وفريادات سرزي هيج قويلينيا شو كازاني خدايك يا سرپرشتي اكاتو الله جل جلاله اي كاتم معي بركت بوجياني بازرگان كاتك خريكي بازرگانيه او بارجواني خوي صرف اكا بلام ازانيك اخوياك قد ام الرنج خسارتي ام كماندو ابي بخساريا نادا ابدا بو زور بمتمانو ما ملكي اكا ويفرموني كي لا كاركاني بازرگاني مسلمان جرأه زور جريئه زور متماني بخواه جل جلاله. بير كرو كسك سواري كان تختيك ببشة الناو الدرياء قوضي ببني بديار أمسر أوسر أفرمون للدرياء وللصحراء كأتيتن هندي شوين أفرمون خور لنا أو يتدروا لنا خور لنا أو خورك أو أبي حجي ترنابين تو بس أو بيني كشي متمانتها هيك أخوياك جل جلاله أتبارز وحفظت أكا بزانا بيغمريان صلى الله عليه وآله وسلم لقل إمامي أبو بكر اللغاري ثورة كاتك أفرمي أجر مشيكان أو سيري بن بي خوان كرد أمان أبيني لو كاتا زور أترسي إمامي أبو بكر خوش بسم صلى الله عليه وآله وسلم أفرمي ما ظنك باثنين الله ثالثهما شو قماني أبي بخوايك جل جلاله بدوك اسكسي هم ين خوابي الله جل جلاله شو قماني قابل أم الله يبفين بيان فوتيني دي قد بدأك موسى عليه السلام جيشوتا كناري دريا لبرسي شوا فرعون هاد نزيق ويو هيج مجالك نماو أتباع كاني زنوقيان أشياء فرم تواو إما جيران كوتاي من في هاد فرم كلا إن معي ربي سيهدين من برورد قاري خوم لقلا الرقام بوكات والري هداية بوكات نام فوتيني أمت معنا قورا سيري إبراهيم عليه السلام هاجروا إسماعيل بتاقي تنهال لشوا لسر بردرشكاني كعبة بجئه عليه أسكنت ذريتي بواد غير ذي زرع
حەجی تیا نەبوو بەس ڕەشایی بوو بەردێکی ڕق و تەق مناڵەکانی بەجێشت ئەوە ثقەیە بەخوا ئەوە متمانەیە ئەمە پلەیەکی زۆر بەرزە لە خواناسیە ابن القيم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەلەم منزلەی خواناسی ئەمەمان بۆ باسەکە أفرمي إمامي هربي صاحبي منازل فرمويتي الثقة سواد عين التوكل أجر پشت بستن بخوا دو وشم بو باس کردن دو منزلن پیشتر بو باس کردن توکل و تفویض توکل پلیه که انسان پشت بخوا قایم اکا تفویض همو کارکانی ادات دسی خوا كون الثقة أماني تجاوز كردو أجر توكل تشاوي إنسان به قلين الرشاكي تشاوي بريتيا لشي بريتيا الثقة بخوا متمانة بخوا جل جلاله بوي أفرمي سواد عين التوكل جل ناو تشاوا لتشاو قرنتر أفرمون شي أفرمون رشاي ناو تشاوا شكو أبي إتر قوناي بينين و همو خالكاني هيزي تشاوا كلا ياكوبوتو أفرمي ونقطة دائرة التفويض لقل أوشال أما رشي تشاوي توكلا أجر تفويض خدانا دسخوا دائريك بين نقطين وراستكي بريتي لثقة ومتمانة بخوا جل جلاله والسويداء قلب التسليم لطب يكون أفرمون ضل لناو ضلا ضل هي بيالين سويداء لناو ضلا ألين ضل هي ضل جوهريك أفرمون لنا أو جوهرة مرواريكي زور جرينجي تياي أمروارة جرينجية إتر لأمره آية بيالين خوين آية بيالين شقي ضل بزماني طبي مثلا أمره لطب يكون في أتري شي في أتري سويداء قلب يعني نقطة رشكي ضل أفرمي تسليم بون بخوا ومسلمان بون نقطة رشكينا وضلت لو مسألة لمسألة مسلمان بونا بريتي لشي بريتي لمتمان بون بخوا جل جلاله أفرمي رضا ورحمتي خوي لبي أم آية مباركة راستو خود دس بي باسي دايكي سيدنا موسى عليه السلام أفرمي بيركر فإذا خفت عليه أجر ترساي من على كتب كجري فألقيه في اليم من على كفر برنا وبحره أجر ترساي بكجري بيكوج أخوت أو أكا معناكي فربنا ودرياوي يعني شيء شون دروس أبد أمن ديمت ما نبخوها كأترسيل ومن على كي لبسن وبكجري فرق أداتنا ودرياو والله خوا جل جلاله كسك عدوي خوا عدوي موسى هردو كان التقطه هل يقرت وخزمتي كرهنا وجرايا وبودايك كي تقر عينها أما متمانة قوريت شيء برب العالمين أفرمي أما الثقية أما متمانة أفرمي أما عيني متمانة بخوا جل جلاله بوي أفرمي رحمتي خوا هروي بكاتك أفرميتي سواد العين أفرمي أشرف ما في العين سوادها أفرمي أشرفتين اشتيق لنا وتشاوى الرشاية كي تشاوى أو متمانة بخوا أو الرشاية إن جاء أفرمي سويداء قلبه إن جاء نقطة دائرة أفرمي كوابو توكلي إنسان لقل تسليمي إنسان لقل تفويضي إنسان أما سيشتن بيك وقريد دراون بس يوبا الثقة ومتمانة بخوا جل جلاله حتى متمانة كد بخوا زياتر به زياتر للروح الشريعة وحقيقتك كي تيجي يشتي ويأفرمي التوكل بربومي عقيدة بربومي توكلش ثقة ومتمانة بخوا جل جلاله الروحي توكل لإنسان كبرز بخوا بس أو الزور زور متمانة بخوا جل جلاله أفرمي شن درجة هي درجة كان درجة إياسة أفرمي أوي أم عبدا مأيوس أبي لهر شيء يشتاق للا يخلق هيك اعتماد لسر هيش تيك دانانا إن لسر طاعتي خوي إن لسر خواننا وش ثاني كنفسي خوي إيكا اعتماد لسر هيك دانا متمانة بهيك نية هميش خوي بختابار زاني إن جاء أفرمي أم بلايك كإنسان تجرد أكابو خوا جل جلاله دستكان نابي تنهدسي إلهي نبي أفرمي أجر خو أمش نبي إنسان قط ناتواني بأسمانا بفري ناتواني كيويشي قوري هالقري ناتواني بلام أجر متمانة قوري هو بخوا جل جلاله أجر لأسما شون منالك أو باوكي هالي أداو أكيوتو سردسي باوكي بي أكني أفرمي أجر لو أسمانا برزو بكيوتو خواروا بي أكني شونك أزاني خوايا كيو زور متماني بخوا هي جل جلاله لكيويشي شاهقي زور برزو هالي دنا خواروا أو زور بمتمانة ولقل خواي أجي
بۆیە هەموو مەسائیبەکان هەموو زەحمەتی و نەڕە لەلای ئەم خۆشیە فەڕەحە هێمنیە متمانەیە بەخوا جەل جەلالوه. ئەفەرمێ بۆیە ئەهلی دین لە مەیدانی جیهادا زۆر پاڵەوانن زۆر. تەسەوورکەن سەری ئەمڕۆ مەکەن کافران و بێدیان نینۆکی ئەهلی دینیان کردووە ئەگەرنا ئەو سەربازەی کە موسڵمان هەیەی لەسەر زەویان نییە، چونکە ئەو ئیقدام و پاڵەوانەتی کە ئەینوێنێ و ئەچێتە پێشەوە تەسەوور ناکەی چۆنە، چەند گەورەیە چەند بەهێزە. هۆکاری ئەم بەهێزیە گەورەی ئەو متمانە گەورەیەتی بەخوا جەل جەلالوه. یەقینی هەیە کە من قەترەی خوێنی کەوتە سەر زەوی خوا لە هەرچی گوناهێتی ئەبوورێ، یەقینی هەیە کە خوا نەسڕەتی پێ ئەدا. بۆیە فەرمێ لە یەکێک لە غەزوەکانە لەگەڵ تەتارە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەی فەرموو واللهی سەرەکەوین. وتیان یا شێخ بڵێ ئینشاء الله ئینشاء الله. فەرمووی ئینشاء الله تحقیقا لا تعلیقا. ئەڵێم ئینشاء الله بۆ بەرەکەت ئێڵێم، ئەگەرنا یەقینم هەیە کە خوا جەل جەلاوه سەرمان نەخە. إن تنصروا الله ينصركم. ما دام هیچ نیەتێکمان نیە تەنها ئەمانە دینی خوا سەرخێن ئیلا خوا سەرمان نەخە. بۆیە نیەت زۆر گرنگە، پاکی نیەت. ئینسانی موسڵمان حتا متمانەی بەخوا جەل جەلاوه زیاتر بێ زۆرتر ڕەحمەت ئەبینێ زۆرتر بەرەکەت ئەبینێ، چێژ زیاتر وەرەگرێ لە تاعات و عەبدایەتی. ئەفەرمێ پلەیەکی تر ئەفەرمێ ئینسانەکە ئەگاتە ئەوەی کە دەرەجەی ئەمنە لەگەڵ خوایە جەل جەلالوه حەجی ئەمە لەوە تەجاوز ئەکا کە عەبدەکان ببینێ بەس خدا جەل جەلالوه ئەمەندەی متمانە بەخوا هەیە، ئەمەندە ئەمینە لەگەڵ خوایە جەل جەلالوه، ڕازیە ڕۆحی ڕەزامەندی لەناو ئەما دێت و ئەڕوا. ئەفەرمێ لە هەموو کاتەکانە ئیتر ئەم کەسە لەو پەڕی سەبرە لەو پەڕی شوکرە ئەیبینیتەوە، لەو پەڕ ئەخلاقی بەرزە لە هەموو خاڵە بەرزەکانە ئەیبینیتەوە، چونکە ئەمەندەی متمانە هەیە بەخوا جەل جەلالوه، یەقینی هەیە بەخوا، ئیقدامێکی زۆر گەورە ئەکا. تەسەوورکەن لە مەسەلەی خالیدی کوڕی وەلید ئەفەرمێ زەهرێکیان هێنا سم و ساعەتین لەگەڵ بیخواردە ئەی کوشت دینەکەتان ڕاستە دەبیخۆ. ئەمەندەی متمانە بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم ڕێک خوارد. ئەم زەهرەی خواردەوە هەموو چاوەڕێیان ئەکەوتیان تەواو کوژرا هەڵسایەوە حەچیشی لێ نەهات. ئەو متمانەیە زۆر گەورەیە. بۆیە ئینسان هەندێک جار لە قەڵبوونەوەی زۆر لە متمانەیە لەوە ئەچێ بە تەهەور بێتە پێش چاوی خەڵک، بڵێن ئەمە زیادەڕەوی ئەکا، بەڵام زیادەڕەوی نییە. ئەو ثقە گەورە و متمانە گەورە. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەیەکی هاکەزایی ئەناد ئاچوو بۆ لای فڵانە مەلیک، بۆ ئەم مەلیکە پارەی بدایەتە تەئسیل لێ کرد، بۆ زەوی و زارعاتی باتێ تەئسیل لێ کرد، تەئسیل لێ نەئەکرد، چونکە ثقەی بەخوایە متمانەی بەخوایە. قەت ئەو شتانە کاریگەری لەسەر ئەصحابدا نەئەنا، هۆکاری ئەو متمانە گەورەیان بەخوا جەل جەلالوه. ئەسڵەن ئەو شتانەی کە ئەبووە ڕزقیان و ئەهات و ئەچوو ئەمەندەیان متمانە هەبوو هەموو ئەڵڵایان جەل جەلالوه تیا ئەبینی، خوایان جەل جەلالوه تیا ئەبین. بۆیە بابەتی متمانە زۆر گەورەیە، پلەیەکی زۆر نازداری خواناسیە. ئەگەر خوای گەورە لطفمان پێ بکات و بگەینە ئەو پلە وەڵڵاهی ئینسان زۆر دڵی ئارامە بێ. هەموو شتەکان کە دێن بەسەر یا جوڵەیەک حەڕەکەیەک لەسەر زەویە هەر هەمووی بە متمانەوە ئەزانێ ئەم خوایەک جەل جەلالوه حیفظی ئەکا ئەی پارێزێ. یعنی بیرکەنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو ئەم هەموو دوژمنانە کۆتا قسەم لە خزمەتانە. ئەفەرمێ شەوێکیان ئەوەندە ناڕەحەت بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هیچ کەس ئەم شەو حرەسیاتمانەوە بگرێ خوای گەورە لێی خۆش بێ یەکێ لە هاوڵان فەرمووی یا ڕەسوڵ الله من حازرم. ئەوەندە وەزعی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەورە هەمووی باشە نەئەترسا لەوەی اختیال بکرێ. ئەزان دایکمان عایشە فەرمێکی ئەفەرمێ لە دوای ئەم ئاەتە والله يعصمك من الناس، خوای گەورە ئەتپارێزێ لە خەڵکی. ئەفەرمێ هەموویانی دەرکرد دوورخستەوە ئەصحاب. زۆر سادە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەژی، نەحیمایە و نەحەرەس و کەسی بە دەوری خۆی نەهێشت، هیچ پێویستی بەوە نەبوو. ئەوە متمانەیە بەخوا جەل جەلالوه، ئەوە یەقینە بەخوا جەل جەلالوه. ئێمە هەر هەمومان ئاەتێکەیە زۆر یەقینمان پێێتی، فرعونش یەقینی پێێتی، كل نفس ذائقة الموت. هەر هەموو ئینسانیەت گومانی نییە لەوە تەواو متمانی تەواوی بەو کەلیمە هەیە. دە وەڵڵاهی ئەو کەلیمەی قورئان چۆنە هەمومان بە چاوی سەر ئەبینین واقعە، برامانە باوکمانە خزممانە کەسمانە خۆشەویستانی پێشترمانە تەڵەبەمانە ماوەسامانە هەمووی ئەڕوا بارەکە. یەقینمان هەیە بەو ئاەتە واللهی ئەبێ ئاوا یەقینمان بە هەموو حرفێکی قورئان و سنەتی پێغەمبەر هەبێ صلی الله عليه وسلم. ئاوا یەقینمان لەگەڵ خوای خۆمانە هەبێ، ئاوا لە پلەی متمانەیەکی گەورەیە بین بەخوا. لعل رب العالمين
ئەلەم مەنزیلەیە ڕۆژێک لە ڕۆژان کە پێی ئەگەین بە ئیزنی خوا دەروێکی زۆر گەورەمان لێ ئەکاتەوە چێژ و لەزەت و تامێکی زۆر جیاوازتر لە ئێستا لە تاعات و لە عەبدایەتی و لە ژیانمان ئەکەین. خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە هەرچی گوناهمانە ببوورە. خوایە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە، گوناهێ زانیمان و زیادەڕەویمان کرد لە حەقی تۆیە خوایە عەفومان کە. خوای گوناهێ لەمەوە پێش کردومان عەفومان کە، گوناهێ لەمەوە دوایی کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، ئەوانەی کە لە ژیانان ئەوانەی کە وەفاتیان کردووە خوایە لە گوناهیان ببوورە یا رب العالمین. خوای ئەمە قسوورمان زۆر بۆ لە خزمەتیانە، ئیلاهی لێیان خۆش بە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت لە گوناهی براو خوشەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە، لە گوناهی خۆشەویستانمان ببوورە، لە گوناهی هاوڵانمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان هەتا ڕۆژی قیامەت ببوورە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە گوناهی مامۆسا و قوتابیەکانمان ببوورە. خوای هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببوورە، زوڵممان لە هەر کەس کردووە خوای لە گوناهی ببوورە، هەر کەس زوڵمی لێ کردوون خوای لە گوناهی ببوورە. یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت، ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە، لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە ناوە جوانەکانی خۆت بە صیفەتە بەرزەکانی خۆت ئارامی و ڕەحمەتی خۆت بەسەرمان ئەدا ببارێنە. بەخوا پەروەردگارە لەم زەمانە لە هەموو کاتێ زیاتر پێویستمان بە ئارامی تۆیە بەسەرمان ئەدای ببارێنی. خوای دڵمان ئارام کە، ماڵەکانمان ئارام کە، وڵات و نیشتیمانمان ئارام کە، لە سەرمەرگە ئاراممان کە، لە ناو گۆڕمانە ئاراممان کە، لە ڕۆژی زیندووبوونەوە ئاراممان کە، لە ڕۆژی محاسەبەمانە یا ئیلاهی ئاراممان کە. پەروەردگارە لە ڕۆژی گەیشتنمان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاراممان کە، تو گەورەی خۆت بە ئارامی بمان خەرە ناو بەهەشتەکەتەوە یا رب العالمین. ئیلاهی داوات لێ ئەکەین سەڵات و سەلامی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە، ئیشتیاقی دڵی ئێمەی پێ بگەیەنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. خوای ئەمە ئەزانین تۆ زۆر کەریمی، دەسی هیچ کەسێکی گوناهبار ڕەت ناکەیتەوە، دەسی ئێمەی گوناهبار و خەجاڵەتبار ڕەت مەکەرەوە یا رب العالمین. بە حرمەتی ئەم ڕیسپیانەی کە لەگەڵمانان یا ئیلاهی بەم وەسپیانەی ئەوان یا ئیلاهی هانا بۆ لای تۆ ئەهێنین و دەستمان ڕەت مەکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. بە بێگوناهی ئەم گەنجانەی کە لەگەڵمانان، بە تەوبەکاری ئەم گەنجانەی کە لەگەڵمانان، یا ئیلاهی داوات لێ ئەکەین گوناهەکانمان بوەرێنە، وەرمان گرە، قبوڵمان کە یا رب العالمین. ئیلاهی بەخوا ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بێنازە ئەمڕۆ، زۆر بێکەسە ئەمڕۆ، زۆر زەلیلە ئەمڕۆ. پەروەردگارە ئەعدای دین هەر هەموو کۆبوونەتەوە بەسەرمانەوە، یەوم الأحزاب و هەر هەمویان دەورەیان گرتوین. ئێمەش بێ حاڵ و ماڵ و بێکەس، بێگەورە و بێ سەردار و بێ سەرپەرشت، هانایەکەمان بێ تەنها بۆ لای تۆیە. ئیلاهی نرکە و ناڵەی هەژارانی غەزە بۆ لای تۆ بەرزەکەینەوە، ئیلاهی برسەتی مناڵەکان بۆ لای تۆ بەرزەکەینەوە، یا ئیلاهی جەرەک سوتاوی دایکەکان بۆ لای تۆ بەرزەکەینەوە. ئیلاهی بێکەسی ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ لای تۆ بەرزەکەینەوە. ئیلاهی بەخوا تۆ خۆت ئەزانی ئێمە زۆر بێکەسین، زۆر نەدارین، تەنها و تەنها تۆمان هەی. پەروەردگارە تو گەورەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەر ئەهلی غەزا ببارێن، نەسڕەتیان بدەرێ لەم زەحمەتی ڕزگاریان کە یا رب العالمین. پەروەردگارە تۆ خۆش شاهیدی ئێمە شەرم لە سفرەی خۆمان نەکەین، شەرم لە خوانی خۆمان نەکەین، شەرم لە ماڵی گەرمی خۆمان نەکەین. پیرە پیاوەکانی ئەوێ یا ئیلاهی ئەگەر تۆزەی گیایەکیان دەستکەوێ بیخۆن یا ئیلاهی. پەروەردگارە کافرانی دنیا بەسەریانەوە کۆبوونەتەوە، تو گەورەی خۆت خوایە بەهانایانەوە وەرە، تو گەورەی خۆت خوایە نەجاتیان بدە لەم میحنەتە. خوایەیان سەریان خە بەسەر یەهود و نەسارا، یەهود و نەسارا زەلیل کە یا ئەکرەم الئەکرەمین. پەروەردگارە ئەگەرچی ئێمە شیاوی هەستانەوەی ئەم ئومەتە نین، پەروەردگارە تۆ خۆت شیاومان کە، تۆ خۆت دروستمان کە، تۆ خۆت بەهێزمان کە، تۆ خۆت دڵمان یەکخە،
دڵی ئومەتی ئیسلامی هەر هەمووی لە نێوان دوو پەنجەی تۆیە یا ئیلاهی دڵەکانمان یەکخە ماڵەکانمان یەکخە یەک وتار و یەک گوتارمان کە پەروەردگارە ئەم اختلافانە لە بینمانە مەهێڵە ئەم بێکەڵکیەمان لەگەڵ یەکترا مەمان هێڵە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بە بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت ڕەحمەتی خۆت بەسەر ئەم ئومەتا ببارێن بەخوا پەروەردگارە سجنەکان پڕبوون لە موسڵمانان بەخوا پەروەردگارە خوێنی زۆر لە ئەم ساڵاهی موسڵمانان ڕژا پەروەردگارە فەرمێسکی زۆرێک لە موسڵمانان ڕژا بەخوا پەروەردگارە زۆر بێچارە و بێحاڵین تەنها و تەنها تەقە لە دەرگای تۆ ئەدەین هاوار و نرکەمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە تو گەورەی خۆ لەم زەحمەت و لەم محنەت و لەم زیلەتە ڕزگارمان کە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە کەڕەمی خۆت خۆ ئەگەر هیچ تاعەتێکمان نەبێ بە کەڵک بێ بەرزیکەینەوە بەخوا پەروەردگارە تۆمان خۆشەوێ ئەگەر چی گوناهبار بین ئەگەر چی خەجاڵ بار بین ئەگەر چی غافڵ بین ئەگەر چی لەناو نوێژەکانمانە ئاگامان لە خۆمان نەبێ بەڵام بەخوا پەروەردگارە بە دڵ خۆشەویستیمان بۆ تۆ هەیە خۆشەویستیمان بۆ پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم پەروەردگارە ئەگەر هیچمان نەبێ لە مانگی ڕەمەزانە گەنجەکان تەوبەیان کرد و هاتنەوە ناو مزگەوت و ئەمانە بۆ لای تۆ بەرزەکەین ئەگەر هیچمان نەبێ خوای گیان ئەم میلەتەی ئێمە لەم نەورۆزا خوای احترامێکی زۆر گەورەی لە ڕەمەزان گرت پەروەردگارە ئەگەر هیچمان نەبێ بەخوا لەم بەهارە زۆر کەس ئەویست گەشت کات و گەشتەکەی نەکرد لە پێناوی تۆ پەروەردگارە ئەگەر هیچمان نەبێ هێشتا ڕەحمێک لە بینمانە ماوە دەوڵەمەندەکانمان دڵیان ئەسووتێ بۆ هەژارەکان پەروەردگارە ئەگەر هیچمان نەبێ هێشتا ئەوەمان ماوە مافی دراوسەکانمان بپارێزین خوای ئەگەر هیچمان نەبێ هێشتا حورمەتی دایک و باوکەکان ماوە بەمان هەر هەموو یا ئیلاهی تەقە لە دەرگای تۆ ئەدەین نەسڕەتی ئومەتی پێغەمبەر بدە صلی الله عليه وسلم خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لەم بێچارەیە ڕزگارمان کە یا رب العالمین لەم بێحاڵیە ڕزگارمان کە یا ئەکرەم الئەکرەم لەم بێکەسی ڕزگارمان کە یا رب العالمین پەروەردگارە هیممەتێکمان بدەرێ کە خزمەتێکی زۆر گەورەی دینەکەت کەین بەخوا پەروەردگارە بە دڵ حەز ئەکەین لەگەڵ ئەولیا گەورەکان ئابین ئیلاهی ئەزانین لەم زەمەنە مقاومەی نەفسی خۆمان پێ ناکرێ بەڵام پەروەردگارە تۆ خۆت شاهیدی کە ئێمە بە ڕۆح و دڵ ئەمانەوەی کەسانێکی زۆر چاک بین بۆ خزمەتی ئەم دینت دەی خوای گیان بمان کەرە خزمەتکار بەهێزمان کە سەرمان خەرەوە قیادە و سیادەی جیهان بخەرەوە دەستمان عەدالەتی سەرزەوی ببەخشەرەوە بە موسڵمانان یا رب العالمین یا ربی خوای گیان ئارامی و ئاسایشێکی زۆر گەورە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێنە ئیلاهی لەم مانگی ڕەمەزانە نەسڕەتی خۆتمان پیشان بدە ئیلاهی لەم مانگی ڕەمەزانە کەڵکدارمان کە بۆ خزمەتی دینەکەت قبوڵمان کە لای خۆت یا ئەکرەم الئەکرەم خوای گیان لە ئاسمان قبوڵمان بدەرێ لە سەر زەوی قبوڵمان بدەرێ لە مەلەئی ئەعلا قبوڵمان بدەرێ وەرمان گرە لای خۆت یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منیش و ئەژبوری خوا لێمان قبوڵ